ئەزیزانم سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش، هیوای تەندروستێکی باش، هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکتان نەخوازیین. بە خۆشحاڵیەوە بە یارمەتی هاوکارانم بۆ ئەم ئێوارەش بە پرۆگرامێکی نوێ هاتوونەتە لای ئەوەی ئازیز و خۆشەویست. بۆم ئێوارە میوانداری خاتوونێکمان کردووە، ڕاستە بە تەمەن بچووکە یاخود دەتوانین بڵین بە تەمەن مناڵە، بەڵام بەهرەیەکی گەورەی تایە، بەهرەیەکی زۆر زۆر جوانی تایە. ئەویش خاتوو ئەڤرێستە، ئەڤرێست ساڵح بێچار. ئەڤرێزگیان بەخێر بێ. زۆر سپاس. بەخێر بێ گیانەکەم. ئێمە خۆشحاڵین ئەم ئێوارە تۆ لە لەگەڵ ئێمەیت. خاتوو ئەڤرێز لەگەڵەوەی کە بەخۆی بەهرەی زۆر جوانی تایە، لە هەمان کاتە کچی شاعیری ئازیز و خۆشەویست بەڕێز ساڵح بێچارە، جابێ کچی ئەو بێت، هیوا دڵنیام لەوەی کە بەهرەی زۆر جوانیشی هەیە. دووبارە بەخێر بێت. زۆر سپاس. ئەڤرێزگیان لەکەیەوە خولیای شێوەکاری لە تۆیا دروست بووە؟ هەر لەوەتی بچووکتریش بووم، دەیمەن حەزێکم هەبووە بۆ وێنە کێشان و قەد ئەو حەزە کەم نەبووتەوە لەمنە، لەبەر خێزان و لەبەر دەوروبەرم دایمەن خەریک بووم. باشە. ئەڤرێز لەگەڵەوەی کە شێوەکارە یاخود دەتوانین بڵین بەهرەمەندە لە هەمان کاتە ئەخوێنێت، ئایا چۆن خوێندنەکەت بە بەهرەکەتەوە بەستۆتەوە یان چۆن کاتەکانت ڕێکەخەی بۆ هەردووکیان؟ هەرگیز نەمێشتووە ینی وێنە کێشان بچێتە پێش کارە گرنگەکانی قوتابخانەم. باشە. لەبەرەوەی لە هەمان کاتە قوتابخانە زۆر گرنگە، دایمەن باڵانسێکم ڕاگرتووە لە بین هەردووکیانە. باشە. لە سەرەتاوە بۆ خۆت ئەم بەهرەت هەبوو، ئەم خولیایەت هەبووە، یاخود لە ڕێگەی خوێندنەوە حەزێکت بۆ وێنە کێشان هەبوو، لە ڕێگەی خوێندنەوە پەرت بە بەهرەکەتیەوە؟ حەزەکە هەبووە لەبەر هەندانی مامۆستا، لەبەر هەندانی خەزان دایمەن پەرم پێیاوە وەکوتم نەوەستا. پێشانگایەکت کردبووە بۆ چەند لە تابلۆکانت، تابلۆکانیشی تر هاوکارانمان ئەگەر هاوکارمان بن هێواش هێواش ئەیان بینین. ئەمەوێت بزانم تابلۆکانت خەیاڵی خۆتن یاخود بەرمنە لە تابلۆیەکەوە وەرت گرتۆ یان لەسەر چی زیاتر تابلۆکەیت؟ ئەو خەیاڵانە چین کە لە تابلۆکان ئان کێشیتەوە؟ هەموو تابلۆکانم لە بیرۆکەی خۆمەوە هاتوون، هەنێکیان مۆدێلم بەکارهێناوە، ینی لە کەسەکە خۆی لە وێنەیەکەوە بەکارم هێناوە، بەڵام دەوروبەر و بیرۆکەکە خۆی هەمووی لە خۆمەوە هاتن. باشە. با هەندێک لە تابلۆکان ببینین ئەو پاشان قسەی لەسەر ئەکەین گەر هاوکارانمان یارمەتیمان بن. زۆر باشە. ئەمە تابلۆکانی ئەڤرێستە، ئەڤرێست با سێری بکەین پێکەوە. ئەگەر دیقەتیانیا بە بینەرانیش وردەکاری زۆر تیا و تۆزە قرس بوو، یان ئەتوانی بڵێ توانای تۆ ڕەنگە دەرکەوە بە تەواوەتی لە ئەو وێنانەیە. و ئەگەر سەیری وێنەکانمان کردبێ، ئەگەر ئەڤرێز خۆی لێرە نەبووایە، ڕەنگە هەستمان کردە کەسێکی زۆر بەتوانە، کەسێکی زۆر بە ئەزمون ئەم وێنانەی کێشا بێت. زۆر سپاس. ئەنی ئەو نەبێتەوە وەسف، بەڵام بەڕاستی وا بوو وێنەکان زۆر زۆر جوان بوون.
ئەڤرست لە جگە کاری وێنە کێشان و ئەو بەهرەی کە خۆتیایە لەوانەکانی خوێندنیشە بە هەمان شێوە سەرکەوتوی لە بوارەکانی دیکەیە؟ بەڵێ هەر بەکوتم دایمەن قوتابخانە بە گرنگی زۆر بە گرنگ دانراوە لای من. هونەر هەرچەنە گرنگە دایمەن نەمهێشتۆ ببێ بە شتێک کە نەیهێشتۆ بڕۆمە پێش لە ژیانمە. مامۆستاکانە تاکوچانێک هاوکار بوون هەمیشە ڕەنگەگەر مامۆستای ببینێت کە خوێندکارەکەی بەهرێکی تایە بنمونە لە بوێنە کێشانە مامۆستای هونەرتان زیاتر گرنگی پێ نەدایی بۆی کە ئەڤرست پێ بکات یان زیاتر متمانی بەخۆی بێ زیاتر بنمونە هانی با بۆ وێنە کێشان یاخود لە پێشانگاکانی ساڵانی خوێندنگەیە تاکوچەندێک بەشداری ئەەکەیت؟ وەڵا مامۆستاکانم بەڕاستی زۆر زۆر لەگەڵ منە هێشتیانە کە بتوانم ئەو باڵانسە ڕابگرم و زۆر پەریان پێیاوم و یارمەتیان ناوم بە تایبەتی مامۆستای هونەرم لە زۆربەی پێشەنگەکانی قوتابخانەیە بەشداریم هەبووە و دایمەن هەم لە ینی لە ڕووی ئەداواتەکانی ڕاستمەوە هەم لە ڕووی قسە و یارمەتی سایکۆلۆجی یارمەتیان ناوم زۆر. زۆر باشە. چەند تابلۆت هەیە تاکو ئێستاوە ئەو پێشانگایی کە کردەوە تایبەت بوو بەخۆت بە چەند تابلۆ بەشداریت کردبوو؟ تابلۆم زۆر هەیە لە بەرەی دەمێکە لە 2010 من دەستم کردو بە دروستکردنی تابلۆ و لە پیشەنگەکە تەنها 5 دانم هەبوو بەرەوی دانێکی ینی هاوبەش بوو زۆر کەسی تری لێبوو 43 کەس بووین هەمومان. باشە بە 5 دانەوە بەشداریم کرد. ئەو کەسانی کە ئاهاتن ڕەنگە بە حکمی ئەوەی کە باسی ئەومان کرد کە باوکیشت شاعیرە و یەکێکە لەو شاعیرانەی کە شاعرەکانی زۆربەی هونەرمەندە گەورەکانی ئەم شارە کردوانە بە گۆرانی. ڕەنگە هونەرمەندانی زۆر ناسیبەتیان ئەو هونەرمەندانی کە سەردانیان کردووە سەردانی پێشانگاکەیان کردووە ینی چۆن بوو تابلۆکان بەلایەنەوە خۆ دەتوانین بڵێن کاردانەوەی ئەوان چۆن بوو؟ زۆربیان بەدڵیان بوو هەمیان ئەوت کە جیاوازیەکە لە بینوێنەکانی من و ئەوانەی کە پێشووتر بینیویانە. تێبینیان چی بوو لەسەر تابلۆکانت؟ زۆربەی ئەوت کە وێنەکانم لە ریالیزم هاتوونەتە دەرەوە و زیاتر بەرە و سوریالیزم یاخود ئیمپرشنیزم ئەڕۆن ئەوە ینی کۆمنتێکی زۆر گرنگ بوو لای من لەبەرەی ئەمویست کە شتێک دروستکەم کە زیاتر لە هونەری کوردیە دیار نییە. زۆربەی هونەرمەندەکانمان زیاتر وێنەی ریالیزمەکان یاخود وێنەی شوێنەکانی کوردستان باڵێ وێنەی سروشتی بەڵام ئەمیزم شتێ دروستکەم کە ینی یەک تۆز جیاواز بێت. ئەو ینی ئەو بوارانی کە خوێنێتەوە ریالیزم یان خۆسۆلیزم ئەمانەت هەموو خوێنێتەوە لەسەریان یاخۆ زانیاریت هەیە؟ هەم لەبەر مەکتەب هەم خوێنەوەی خۆشم هەمووی بە تۆزێک ینی هەمووی ئەزانم و دایمەنیش خەریکی خوێنم و زیاتر زانیاری باشە. لەسەر شێوەکارە جیهانیەکان خوێندنەوە چۆنە؟ ئایا بدەداچوونەکەی بۆ کارەکانی ئەوان یاخود ئەخوێنیتەوە لەسەریان؟ بەڵێ بەڕای من زانیاری هەر مێژووی هونەر و ئەو کەسانی کە زۆر گرنگن لە هونەرە ئەو زانیاریانە زۆر گرنگە بەلای منەوە. یەکێک لە بەتایبەت کە منهەجی خۆت ئینگلیزیە کە باوکی بەڕێزیشت باسیەوەی کە زمانەکە زۆر باشتر پێرفێکترە زانی ئەمە تاکوچەنێک هاوکار بۆ تۆ کە لەسەریان بخوێنێتەوە ڕەنگە هەندێک هونەرمەند هەبێ سەرچاوی کوردی دەست نەکەوێت لەسەریان بانی بۆ شێوازی کە ئەتەوێت دەستت کەوێت بە تەواوەتی. زانینی زمانی ئینگلیزی زۆر گرنگ بوو بۆ من لەبەرەوەی زۆربەی هونەرمەندەکان ئەگەر مەسەلەن یەک تۆز بچووکتر من یاخود زۆر زانیاری نەبێت لەسەریان دایمەن لە زیاتر بە ئینگلیزی هەیە و ژیاننامە زۆر وردەکانی هونەرمەندەکان دایمەن بە ئینگلیزی هەن و ئیتر زانینی ئینگلیزی زۆر گرنگ بووە. باشە کەواتەوە دەم بە ئینگلیزی کە لەسەر خوێندێتەوە ئەمانش کۆمەڵێک سەرچاوی گرنگن کە بتەوێت زانیاری لەسەریان دەستکەوێت. ئەو هونەرمەندانەی کە بۆ تۆ زۆر گرنگ بوون یاخود هاندانێک بوون بۆ تۆیان بڵێ زیاتر لەسەرت خوێندنەوە کێیە؟ ئەندی وارهۆڵ یەکێکە لە ئەوانەی کێکسەریەتە مێشکم کە باسی هونەرمەندی گەورە ئەەکەین کە یەکێکە لە هونەرمەندەکانی ئەمریکا یەکێک ینی زۆر
زۆر هونەرمەندێکی گرنگ بووە بۆ پۆپ ئارت و ئەو جۆرە هونەرانی کە زیاتر مۆدرن بە مۆدرن باس دەکرێن کە زۆر ڕەنگاوڕەنگن زۆر شتی زۆر جیاوازن وەک لەوانی پێش وەک لە تابلۆکانی پێشخۆی. باشە باسی قوتابخانەی مۆدێرن کە لە زیاتر حەزەکەی کار لەسەر قوتابخانەی مۆدێرن کە یاخود شێوازی مۆدێرن یاخود ڕیالیزم؟ زیاتر ئەمەوێت لە شوێنێکا بم کە بینی هەردووکیا بێ. بەلای من ریالیزم زۆر گرنگە شتێکە کە ینی هەم لە زۆر هەستەکەی کامیان زیاتر لەگەڵ ستایلی تۆە یاخۆ لەسەر لەگەڵ خۆلیای تۆیا گونجێت؟ زیاتر خۆم هەر تەبیعیان بەرەو شتی مۆدرن دەڕۆم بەرەی هەروەکوتم هەستەکەم تۆزە کەمی هەیە لە هونەری کوردیا لە بەشی مۆدرنەکە بە تایبەتی بۆ شتی پۆپ ئارت یاخود ینی سوریالیزم و ئەو جۆرە شتانە. باشە هەر باسی هونەرمەندمان کە با لەگەڵ ئەوە بمێنینەوە بچینەوە سەر باسی باوکت یاخود خێزانەکەت. باوکت یاخود خێزانەکەت تاکو چەندێک هاوکارن لەگەڵ ئەڤرێستا بۆی کە ئەڤرێست گات بۆ خەونانەی کە هەیەی بەتاکیت هەر ڕەنگە لە سەرەتاوە ئەوەی کە تۆ ئێستا گەشتوێتی بۆ ئاستا هاوکاری ئەوان بووە بەڵام ئەمێت لە زاری خۆتۆ زیاتر ئەمە ببیستم ئەوان تاکوچەنێک بۆ تۆ گرنگ بوون تاکوچەنێک هاوکارت بوون و هاوکاری و پشتیوانی و هاندانی خێزانەکان بۆ کچان یاخود بۆ کوڕان بیان بۆ هەردوو وڵات چەندێک گرنگە؟ خێزانێکی من بەڕاستی ینی زۆر یارمەتیان داوم بە تایبەتی ئێستا باوکم کە شاعیرەکە لەبەر ئەو من لەوەتی ینی زۆر بچووکیش بووم هونەرمەندی گەورەی کوردستان دەیمەن لە ماڵمان بوون دەیمەن چاوم کرابەوە بە کتێب و بە خوێندنەوە بە ئەدەب و بە هونەر و هەر ئەندامەکانی تری خێزانەکەم وەکو برا و خوشکەکانم ئەوانیش زۆر خۆشەویستیان هەبوو بە هونەر و بە هەموو جۆرەکانیشەوە ئیتر وەکو لە لای مۆسیقاوە بێ یاخود لە گۆرانی وتنەوە بێ دەیمەن کەسێکم هەبووە کە پیشانم با کە هونەر چۆنە و کە چەندێک جوانە و ئەو خۆشەویستی کە خێزانێک ئەیا بە هونەرمەندێک یاخود بە بەهرەمەندێکی وەکو من بەڕاستی گرنگە لە بەرەوەی کاتێک کە تۆ لە دەوروبەرێکایی کە ناهێڵن بە پێی خۆ و بە بیری خۆ دەربڕیت زۆر خراپە بێ بۆ کەسێک و من قەدە مشکلی ئەم نەبووە دایمەن توانیمە بە بیری خۆم و بە هەموو ئەو جۆرانی کە ویستمە خۆم دەربڕم توانیمە لەبەر خێزانەکەم. زۆر باشە ئێمە دەستخۆشی لە خێزانەکەتەکەین بەڕاستی نمونەی ینی خێزانی باش ئەبێت وا بێت بۆی کە ئەگەر بیانەوێت نەوەکانیان بۆ شێوازە بێت کە ئەیانەوێت یاخود چاوەڕێی لە یەکان چکە ڕەنگە زۆربەی دایک و باوکەکان و بینەرانی شایەتی ئەو بن ڕەنگە دایک و باوکەکانی ئێمە تەنها لەسەر ئەوە سوبوون ئێمە نەیانی ڕەنگە بەگشتی لەسەر ئەوە سوبێتن کە ئێمە ببین بە پزیشک یاخود بی بە هەندەسە تەواوکەیان ئەو لە بەرزانەی کە ڕۆژانەیان مامۆستا ینی تەبەن ئەوانە پلەی بەرزن بەڵام ئەو خواستانەی کە لە مناڵێکە هەیە ئەو خولیانەی کە لە مناڵێکە هەیە و ئەوانە چی لێ ئەەکەیت ڕەنگە تۆ حەزت لە هونەر بێت نەتوانی لە هەندەسەیە سەرکەوتوبی یاخود نەتوانین لە تووبا سەرکەوتوبی یان نەتوانین ببەوانە بێژێکی باش ینی گرنگە دایک و باوکەکان بەڕاستی هاندانی مناڵەکانیان هاندەری مناڵەکانیان بن بۆی کە ئەو خولیای هەیەە پەری پێبن و تاکو نمونەی جوانی وەکو ئەڤرێستیان لێ دەربچێت. با بچینەوە سەر هونەرمەندە جیهانیەکان بە نمونە پیکاسۆ، سەلڤادۆ یان ڤانکوخ ئەمانە کۆمەڵێک هونەرمەندی کە زۆر باشن یان ئەمەتوانم بڵێم بەیشەکانە سەرسامم ئەی تۆ بە کامە لەمانە سەرسامی یاخود بە کێ سەرسامی لە هونەرمەندە جیهانیەکانە؟ ئێستا باسی پیکاسۆت کرد. پیکاسۆ لە ڕووی هونەرەوە ینی زۆر گرنگ بووە بە تایبەتی بۆ ئێستا ئەمریکا بۆ خۆی ئیسپانیە بەڵام بۆ هەم ئەو هونەرەکانی کە ینی ئێمە ناگرێتەوە زۆر دەستی دیارە. پێش ئەو ئێستا مەسەلەن ئیشی ریالیزم ئیشی کاتی ڕێنەسانس زۆر گرنگ بووە لای ئەوانی کە هونەریان بە گرنگزانیەوە ئەوانیش هەر کاتێک کە پیکاسۆ هاتۆتە سەر جیهانی هونەرەوە زۆر ڕەخنەیان هەبووە لەسەری لە بەرەوەی ئیشەکانی پیکاسۆ زۆر جیاواز بوونەوەنی پێشخۆی بەڵام لەبەر ئەوەی کە قەت نەوەستا بوو و دایمەن خەریکی هونەر بووە
ئەو زۆر ینی گۆڕانکاریەکی زۆر گەورە ڕوویاوە لە جیهانی هونەرا لەبەر ئەو ڕاستە. ئەفرسکەن ئێمە زۆر خۆشحاڵ بووین کاتمان لەگەڵ تویا کۆتایی هات زۆر سپاس بۆی کە ئەم ئێوارە لە ئێمە بووین هیوادارین کە بەهرەکەت لە لووتکەیە ببینین لە تۆپا ببینین لەگەناو خێزانێکی وەهایە بیت باوکێکی بەهێز باوکێکی بەهرەمەند لە پشتت بێت دڵنیامەوەی کە زۆر باشە بیت وە لەگەڵەوەش توانای خۆت متمانە بوونت بە خۆت بەخێر بێ سەرچاوان زۆر خۆشحاڵ بووین دووبارە بەخێر بێت. زۆر سپاس خۆشحاڵبوونی. بەخێر بێت زۆر سپاس. فیلمی دارەگوێز لە دەرهێنانی دەرهێنەر محەممەد حسێنی کە خاوەنی چەندین خەڵاتە لە فستیڤاڵی فەجری ئێرانی و چەندین خەڵاتی بەدەستهێناوە لە مەراسیمەکدا لە تارانی پایتەختی ئێران پێشانگایکی فۆتۆگرافی کرایەوە و کە فیلمەکە باز لە دەرهێنانی باز لە کیمیابارانی هەڵەبجە دەکات. پێشانگای وێنەی فیلمی دارەگوێز ڕۆژی یەکشەممە 28 حوزەیران لە هۆڵی زستانی ماڵی هونەرمەندانی شاری تاران کرایەوە بۆ ماوەی 15 ڕۆژ درێژە بەکاری خۆی دەدات. فیلمی دارەگوێز لە دەرهێنانی محەممەد حوسێن مەهدەویان پارەکە دروست کراو لە فێستیڤاڵی فەجر توانی دوو خەڵاتی باشترین دەرهێنەر و باشترین ئەکتێر بەرێتەوە. ئەم فیلمە چیرۆکی وەستاقادر و خێزانەکەیەتی کە لە کیمیابارانی ساڵی 1970 سەردەشت بە ڕۆژێک ژن و مناڵەکانی لەدەست دەدات. ئەم چیرۆکە ئەوەندە ناخێژێنە کە بە وتەی دەرهێنەری فیلمەکە لە ماوەی دروستکردنی ئەم فیلمە ئەکتێرەکان بەتایبەت پەیمان موعادی کە ڕۆڵی وەستاقادر دەبینێ چەند جار حاڵی تێک دەچێت و دەیبەنە نەخۆشخانە. چه داری به غیر از داغ سفر از عشق چه دارم به غیر از خون جگر. محمد حسین مهدویان هستم، کارگردان فیلم سینمایی درخت گرد. داستان رو یک روزی یک خانم پژوهشگر من محەممەد حوسێن مەهدەویانم دەرهێنەری فیلمی دارەگوێز. ڕۆژێک خانمێک هاتە لام و ئەم چیرۆکەی بۆ باس کردم بۆ بەلامەوە زۆر سەرنجڕاکێش بوو و حەزم کرد بیکەم بە فیلم و هەستم کرد کە شاید زۆر کەس ئەم چیرۆکیان نەبیست بێ. هەر بۆیە حەزم کرد بە فیلم خەڵکێکی زۆرتر ئەم چیرۆکە ببینن. هیوادارم فیلمێکی باش بێت و خەڵکانێکی زۆرتر دەنگی ئەم خەڵکە زۆڵم لێکراوە ببیسن. من پێشتریش لەگەڵ کوردستان و خەڵکەکەی ئاشنا بووم، چ لە کاتی خوێندنم لە زانکۆ چ دواتر کە بۆ سەفەر چوومە ئەم ناوچانە. بەڕاستی خەڵکی کورد هەم کەلتورەکەیان هەم وڵاتی کوردستان زۆر بێوێنن وەجێی کاری زۆری هەیە. هەرچەند سروشتی کوردستان زۆر سەخت و دژوارە، بەڵام ئەم کولتور و جل و بەرگ و زمان و سروشتی بێوێنەی کارێکیان کرد کە ئێمە لەم هەموو سەختیە بە تایبەت کە لە کاتی زستانیش بوو تاقت بێنین. زۆر حەز دەکەم دیسان فیلمێکی دیکە لەوێ سازکەم. ئێمە لە ناو چەند وەرزدا ئەم فیلمەمان ساز کرد، بە تایبەت لە وەرزی زستان کە سەختیەکی زۆرمان دیت، بە تایبەت کە چیرۆکەکەش ئەوەندە تاڵ و بەزان بوو کە کارکردنی بۆ ئەکتەرەکان زۆر سەخت بوو. ئێمە ناچار بووین بەڕێز پەیمان مەعادی بەرینە خەستەخانە چون زەختێکی زۆری لەسەر بوو و بەرگەی نەدەگرت. هەمومان لە ژێر کاریگەری ئەم چیرۆکە تاڵەدا بووین و هێندێ زۆر هەمومان خەمۆکی دای دەگرتین. هەر بۆیە پێم وایە فیلمێکی دژوارمان کار کردووە.
مەجید تالەبی کە وێنەگری ئەم فیلمە بۆ پێشتر لە فیلمەکانی پێشووی مەهدەویان هاوکاری کردو. ئەمە چەندمین هاوکاری لەگەڵ مەهدەویانە و ئەو سەبارەت بەم ئازمونەی و هۆکاری دانانی ئەم پێشانگایە دەڵێت. در سالروز این قصه تیم و عوامل برای نتیجه گرفتن که این نمایشگاه رو برگزار کنیم که من مەجید تالبیم وێنەگری فیلمی دارەگوێز. لە ساڵیادی ڕووداوی تاڵی سەردەشت من و هاوڕێیانم لە ناو فیلمی دارەگوێز وتمان با لەم ساڵیادە ئەم پێشانگایەدا مەزرێنین و بەم جۆرە یادی گیانبەختکراوانی ئەم کارەساتە زیندوو ڕاگرین. بەڕای من کارەساتی سەردەشت بە جۆرێک پەراوێز خرا و هۆکارەکەشی بەڕای من دەگەڕاوە سەر کارەساتی تاڵتری هەڵەبجە کە زۆر کارەساتێکی گەورەتر بوو و هەر بۆیە سەردەشت زۆر باسی نەکرا. مەبەستی من لە گەورەی تابلۆکان چەند هۆ بوو. یەکەمیان ئەوە بوو کە حەزم دەکرد بینەر بە وردی قوڵایی ئەم کارەساتە لە ناو برین و دەموچاو و سیمای ئەکتەرەکان هەست پێ بکات. و دووهەمیش بەهۆی کڕۆنا نەدەبووە چەند کەس لە دەوری تابلۆی کۆب بنەوە. هەر بۆیە بە قەبارەی گەورە بینەران بڵاوتر دەبن و مەترسی کەمتر دەبێت. ئێمە لەسەر لۆکیشنی فیلمەکە هەستمان نەدەکرد فیلم ساز دەکەین بەڵکو هەستمان دەکرد ئەم کارەساتە دووبارە دەکەینەوە. هەر بۆیە زەختی دەرونی کارەساتەکەمان زۆر لەسەر بوو تا ڕادەیە کە پەیمان مەعادی لە خستەخانە خەوێندرا. لەم لاشەوە ئەم فیلمە دەرسێکی کە بۆ من هەبوو کەسایەتی وەستا خادر بوو کە بەم هەمووە بەسەرهاتە تاڵە هەر هیوادار بوو و ئاسۆی دوورێ دەڕوانی. لەم وێنەیەدا مناڵان و خەڵکەکە تووشی سووتانی کیمیایی بوون و چون ئاوی سەردەشت لەم کاتەدا پشڕابوو چوونە ژێر تانکیەک کە ئاو بێتە خوارێ و خۆیانی پێبشۆرن. پێشانگای وێنەکانی فیلمی دارەگوێز لە ژێر چاودێری توندی تەندروستی بۆ پێشگری لە کڕۆنا بەڕێوە دەچوو. کەس بێماسک و دەمامک بۆی نەبوو بێتە ناو پێشانگاکە و لەبەر دەرگای ماڵی هونەرمەندان بە گەرماپیە و گەرمای لەشی بینەران تێز دەکرا. ئەم پێشانگایە دروست ڕۆژێک دوای 33هەمین ساڵیادی کیمیابارانی سەردەشت کرایەوە و بینەران بە وێنەکان ژانی برینی بەرکەوتوانی ئەم ڕووداوە تاڵەیان هەست دەکرد. بۆم جالب بوو کە شتێکاوە لە سەر سەردەشت ساز کراوە فیلمێک. ئەو گلەیە کە من هەمە ئەوەیە کە یەک ئەوەی کە حەوامیلی ئەو فیلمە وەکو تەهیە کۆنەندە کارگەردان و نویسەندە بە تایبەت یعنی ئاغای مودیری ئاغای مەهدەویان و ئاغای ئەمینی زۆر کوتاهیان کردووە لە حەقی خانەوادەی مەولانپوردا لە حاڵێکدا ئەوانە ئیستفادان لە داستانی ژیانی وان کردووە هێناویانەتە سەر سەحنە بەڵام هیچ گونە حەقێکی معنەوی بۆ وان قایل نەبوون. مەحساس دەکەم حەوامیلی فیلم ئاغای مهادیان لەوە ئاگادار نەکردبێتەوە کەەوە بازماندەیەکی حتا هەیە کە بچێ دەگەڵوان قسە بکات شخصەن بۆ خۆی ڕوبەڕوو بێتەوە دەگەڵیان قسە بکات دەگەڵیان تا بۆەوەی شخصیەتی قادری مەولانپور چاکتر بناسێت و بەڵکو بتوانێت بازیەکی موەسرتر ئێرا بدات. لەم فیلمەدا عەبدوڵڵا میهرەبان کە خۆی خەڵکی شاری سەردەشتە وەک ڕاوێژکار بەشداری فیلمی دارەگوێز بوو لە بواری کولتوری و زمانی کوردی و جۆری بەرگ و پۆششی خەڵکی ناوچەکە ڕاوێژی دەدا بە دەرهێنەر و تیمی بەڕێوەبەری. عەبدوڵڵا میهرەبان سەبارەت بە ئەزموونی ئەم فیلمە دەڵێت ڕەخنەگرە کوردەکانیش پێیان بووە کە دەورجێڕانی پەیمانی مەعادی لە ڕۆڵی وەستاقادردا بەهێزترین خاڵی ئەو فیلمە بوو لەگەڵ دەرهێنەر ئەو قسەمان کرد کە دوای وەستاقادر ژنێکی دێناتەوە منداڵی دیکانی لێبووە. دەرهێنەر کوتی ئێمە هەموو بسلا سەرنجڕاکێشی ئەو کەسایەتی و بنەماڵە و ئەو فیلمە ئەوەیە کە وەستاقادر وەک باوکێک وەک ڕەنجێکی باو لەو کاتەدا هەموو بنەماڵەی لەدەست دەدا. یەک فیلمسازێکی غەیری کورد دێ لەسەر کورد ئەویش لەسەر تراژێدی کورد فیلم ساز دەکات. لەوەیە زۆر کەس بڵێن خۆب ناتوانێت شارەزایی نییە خوێندنەوەی نییە ئەزمموی ژیانی لەو کەلتورە کوردیدا نیە تەنانەت لەسەر کارەساتی هۆلۆکاست لەسەر ئاشویتس لەسەر کوشتاری جوولەکەکان لە وەختی خۆی لە ئەڵمان و لە هێستانوانەکە ئەڵمان کردی فیلم زۆر سازکراون ینی بۆتە یەک دانەژان ڕێک لە سینەمای دنیادا و زۆر گرنگ بووە گەورەترین فیلمەکان غەیرە جووەکان و غەیرە یەهودیەکان سازیان کردووە. یعنی ئەمە فیلمەکانێکی کە مەسە وەکو پیانیست و وەکو شندلر لیست وانە کەساتیایکی وەک سپیلبەرگ وەک ڕۆمان پۆلانسکی وانە دێن فیلم ساز دەکەن لەسەر جوولەکە. ئەمە لێرە داوای دەبینین پێشتر دەرهێنەری کورد فیلمی ساز کردووە لەسەر ئەنفال لەسەر هەڵەبجە لەسەر سەردەشت
هیچ یەک لەو فیلمانە نمایش نەدراون تەنانەت بۆ فستیواڵ بوو ئێمە پێویستیمان بەوەی هەیە فیلم سازکەین بۆ بینەر دەوترێ وێنەکان ناتوانن هەستی چیرۆکەکان نیشان بدەن بەڵام چیرۆکی کیمیابارانی سەردەشت ئەوەندە دڵتەزیێن و پڕژان و دەردە کە تەنانەت ئەم وێنەیە کە وێنەی فیلمی دارەجوێزە و فیلمێک کە تایبەتە بە کیمیابارانی سەردەشت هەستی هەر بینەرێک دەبزوێنێ و بینەران لێرە هەست بە ئازار و ژانی بریندارانی ئەم ڕووداوە تاڵە دەکەن. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تاران. بەڵام ڕێزان ئەوەی کە بینیمان راپۆرتێک بوو لەسەر فستیڤاڵی فیلمی سینەمایی کیمیابارانی سەردەشت بەڵام ئێمە ببوورن لە تەقدیماتەکە باسی ئەومان کە باز لە کیمیابارانی هەڵەبجاکات بەداوی لەبوردنەوە و بەر لە تەواوبوون سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانم کە پۆشاکی ئەمسیەمە لە شەقامی سەرەکی بەختیاری و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرما بوون.